ئازیزان سڵاو ئەم کاتتان شاد و بەخێر هاتنتانەکەم بۆ گفتوگۆیەکی خۆش درێژ لەگەڵ یەکێ لە خۆشەویستترین شاعیرەکانی کوردستانی ئێرانە کە بە چاوە ناسراوە، ئەگەرچی ئاشنایەتی خەڵک لەگەڵ چاوەیە زیاتر وەک کەسێکی سیاسی بووە، بەڵام ئەومان بیر نەچێت کە چاوە وەک عەلی حەسەنیانی سواری ئیلخانیزادە چاوە بە سێ کەس لە سێ کوچکەی دامەزرێنەر و تازەکەرەوەی شعری کوردی دائەندەن لە کوردستانی ئێرانە. ڕەوتێکی ئەدەبی کە لە بدایەتە سەرەتاکانی ساڵی 60 زاینی سەدەی ڕابردووە دەست پێکە بەر لە پرۆسەی ڕوانگەیە کە لە کوردستانی عێراقا پەراگرێت و ئەو ڕەوتە شعریە تازە گەشە کردووە لە کوردستانی عێراقا بەرهەمێنێ، بەڵام چەندین ساڵێک بەر لە ڕوانگە لە کوردستانی ئێرانە ئەم ڕەوتە گەشەی خۆیەکە، ناوەکانی وەک سوارە بۆ زۆرێک لە خەڵکی کوردستان چلەم دوو چلەودی و ئاشنان، بەڵام سوارە چاوە کەمتر ئەو شانسی بەرەکەوێت بەو شێوەیە کە هۆکاری تایبەتی خۆی هەیە. من هیوادارم ڕۆژگارێکی تر بە تەفاسیل بە درێژتر لەسەر دروستبوونی ئەم ڕەوتە شیعریە تازەی لە کوردستانی ئێرانە قسە بکەین. دانیشتنی ئەمڕۆمان تایبەتە بێ بە بەرهەمێکی تازەی چاوە بە ناوی بەلادی شادی. بەلاد لە زمانی ئینگلیزیە بە جۆرێک لەو گۆرانیانە ئاوترێکە لە ناوەڕاستەکانی 1500 و تەنانە پێشووتری 1500-400ەوە لە ئەوروپا ئامادەی هەبووە، جۆرێک لە گۆرانی بۆ کە مۆسیقایەکی سەمای لەگەڵا بووە لەگەڵ تێکستێکا کە زیاتر گێڕانەوەی حەقایەت و سەرگوشتەکانی ئەو زەمەنن تا ئەگات ئەمڕۆی ئەوروپا بەلاد ئاڵۆگۆڕێکی گەورەی بەسەرایە، بەڵام من لە گەڕانمدا بۆی کە شتێک بدۆژمەوە کە نزیک بێ لە تەرجمە ئینگلیزیەکەیەوە زیاتر لە حەیرانەچێت کە ئەویش نەوێت لە چیرۆکی سەرگوشتەی تایبەتی بەشێ لە ڕووداوەکانی ژیانی ڕۆژانە ئینسان ئەجێڕێتەوە. بەلادی شادی دوا بەرهەمی چاوەیە، چیرۆکە شعرێکە نزیکەی 169 لاپەڕا بێ بە زمانێکی زۆر باڵای ئەدەبی نووسراوە. من کورتێک لە بەلادی شادی جەرمە و گفتوگۆی ئەمڕۆمان قسە باسێکی کراوە بێت لەسەر بەلادی شادی بە پێی ئەو خوێندنەوەی کە من کردومە و بە پێی وەڵامانی کە چاوە ئەیداتەوە. جەوهەری سەرەکی بەلادی شادی کۆچە، یان ئەوەی کە کەسانێک لە زەیدی خۆیان هەڵدەبڕێن بە هۆکارێکی سیاسیەوە بێت و ئێن لە شوێنێکی تر لە نیشتمانێکی ترجی ئەگرنەوە. جێگایەکە ڕاستانەوێت لە ئەدەبیاتی کوردیە هەم لە شعرا هەم لە ڕۆمانە کەمتر تیشکی بەرکەوتووە. هەمیشە ئێمە ئەوانەی تەماشای بەرهەمی نووسرانێک شاعرانە بکە لە دەروی وڵات دانیشن جیاوازێکی گەورە نابینی. من لە شوێنێکی تر ئاماژەم پیاوە دەربەنی پەپولە و بەشێکی گەورەی بەرهەمەکانی تری شێرکۆ کە لە ستۆکۆڵمان نووسراون زەڕەیەک جێگای شوێنپێی جغرافیای ژیانی ئێری پێوە نییە، مجەڕەت ئەوێ تەوژمێکەوەی هێنێ و ئەیبا. بەلادی شادی ڕێک پێچەوانی ئەم ڕەوتە لە نووسین کە لە دەرەوە لەدایک بوون، ئەویش پاڵەوانەکانی کەسانێکن کە لە زێدی خۆیان دابراون لە وڵاتێکی ترا جێ ئەگرنەوە، جێڕانەوەی سەرگوشتەینەوەی سێ نەسل لە ئینسانی ئێمەیە کە بە کوردستانی ئێرانە تێئەپەڕێ ئەگەنە بەشە ژیانە لە کوردستانی عێراق و دوایی لە لەندەن جێگیرە بن. کۆمەڵێک خێزانی تایبەتی هەڵبژێراون بە زمانێکی زۆر تایبەتی جوان کە دیالێکتەکانی هەورامی، دیالێکتی سنەیی جێگایەکی گەورەی هەیە و فاتح زۆر ئاسان و ساکار بێ ئەوەی زەڕێی گوێبابەوەی کە ئایا کەسێک کە ئەم دیالێکتانە تێناگا ئەکرێ ژێرنووسێکی بۆ بکرێ کە من وەک پرسیارە لە شوێنی شترادایەنە، بەڵام زمانێکی گەورەی پارە و کاتێک ئینسان باسی زمانی شعری سەدەی 60ەکانی ڕابردووەکە لە سوارەیە تەنانە لە بەرەمەکانی چاوەشا، ئەم زمانە زۆر لەو ئاستی ئەو زەمەنە باڵاترە. وەکوتم گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ بەڕێز چاوەیە بێ لەسەر بەلادی شادی چی وا ئاکات شتێکی وا بنووسێ پیاوێکە لەسەر و تەمەنی هەشتاوە تێپەڕیوە و لە کاتێکە ئەو نیگایی کە لە بەلادی شادیداە هەم نیگایەکی ئایندایانەیە هەمیش ڕاستانەوێت تێکشکانی بەشێکی گەورە لەو لێکۆڵینەوانن کە سەبارەت بە کۆچ باس کراون. مەسەلەن قسە باسێکێکم لە کۆتایی بەحسەکە ئەمەوسەری بەلەوەی بەڕێز چاو بێتە سەرخەت. زۆرێک لەو کەسانێک کە لە کۆچ ئەکۆڵنەوە پێیان وایە نیشتیمانی ئێرە ئەبێتە نیشتیمانی غەریبی دایک و باوکمان، لە کاتێکان نیشتیمانی دایک و باوکمانە بێتە نیشتیمانی غەریبینەوەکانمان.
یاخود لە کاتی گەشتنی خێزانێکا بۆ ئەوروپا زەمانەکاندا بەشە بن بە سێتەوەری جیاوازە ئەو کچەکانمان لەم ڕۆیاژین مناڵەکانمان لەم ڕۆیاژین ژنەکانمان لەم ڕۆیاژین مناڵەکانمان لە ئایندەیە و باوکەکانمان لە ڕابردووە لە کاتێکە بەلادی شادی ڕێک تێشکانی ئەم هاوکێشانەیە کە تایە نیشتیمانی غەریبی باوک نیشتیمانی غەریبی نەوەی دوو نییە نیگا بۆ کات بەو شێوازە نییە کە بەشێکی زۆر لە لێکۆڵینەکانی کۆچ قسەیان لەسەر کردووە من بۆ ئەوەی وەڵام بە بەشە لە پرسیارەکان بەمەوە ئەم گفتوگۆیە لەگەڵ بەڕێز شاواکەم هیوادارم لە سەر خەت لەگەڵمان بێت و ئەو خەڵکانی کە بەرهەمەکان خوێندوتەوە ڕەنگە ئاسانتر لە گفتوگۆکە تێبگەن بەڵام قسە باسەکان بەگشتی لەسەر شعر و ئەدەب و ناوڕەکی بەلادی شادیکە چەند مانگێکە بێ بڵاو کراوەتەوە لە کوردستانی عێراق چاپەکرێتەوە پێم وایە چاپی دۆمیشی بڕێوەیە چاوەجان بەخێر بێ سپاس پێ خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵمی من سەر خۆشحاڵم هەڕێ باش و هەموو کاتێکتان بە خۆشی و شادی هیوادارم زۆر سپاس چاوەجان وەکو لە پێشەچەکەی باسم کرد تەوەری باس و گفتوگۆکەمان بەلادی شادیە بێت چیرۆکە شعرێکی جوان قەشەنگ پڕ لە شعر ڕاست دەوێت ئەگەرچی چیرۆکە شعریە بەڵام پڕە لە شعر نەکە شعری عادی بەڵکە بەشێک لەو مێژۆکۆنەی کە لە شعری فۆلکلۆری کوردی ئامادەیان هەبوو لە چوارچێوێکی تایبەتی دایەنەوە ناو ڕووداوەکانی بەلادی شادی ئەڵێن هۆکاری نووسینی بەشە لە بەرەمەکان خۆشە لە زمانی شاعران خۆیانەوە ببیستەیە من بنمونە کاتێک قسە لەسەر ئێستا کشێک نیشتیمانی شێرکۆکەن ئەڵێن ئەگەر ڕووداوەکانی بەردەگی سەرانە وایە شێرکۆ ئێستا کچێک نیشتیمانەمی نانووسی بێگومان ئاڵۆگۆڕێکی گرنگە هەم لە بواری سیاسەتەوە هەمش لە بواری شعریا چیوە کات کە چاوە لەم ڕۆژگارانەیە بەلادی شادی بنووسێ ئەو کارە تایبەتیانە چین کە لە پشت نووسینی بەلادی شادیەوەن بەلادی شادی بەرهەمی ئەم دەورە ئەم سەردەمەیە یعنی من ئەوەندەی لەڵام تۆ باسی ئێستا کچێک نیشتمان ئەوەت کرد ئەوی سەر پێم وایە بەرهەمی سەردەمی خۆیەتی یعنی من وەختێک پێم وایە 3 ڕۆژ دوای گیان لە دەستدانی شێرکۆڤێکەس لە ستۆکۆڵم لە ماتەمی نییە کە قسەم کرد لەسەر شێعرەکانی باسی ئەم بەرهەمەم ئاوا کرد وتم تەمان بەرهەمی زۆرە خۆتەزانی شێرکۆڤێکەس لەوانەیە زیاتر لە 10 بەرگی گەورە شێری هەیە یعنی یەکێک لە لەوانەیە یەکێک نا پڕبەرهەمترین شاعری زوانی کوردیە بەڵام ئەو وەختە من وتم بە بڕای من ئێستا کچێک نیشتمانمە لەسەرەوەی ئەزمونە شێعرەکانی شێرکۆیە من ئەو وەختە نەمەزانی کە یعنی ساڵی 2011 ئەوەی باس کردو ئەو وەختە نەمەزانی کە دوای ئەوە 2 کتێبی تری دەرچووە بەڵام ئیجازەمدا بە خۆم بڵێم کە ئەگەر بەرهەمی تریشی دەرکرد بێ گومان ناکەم کە لە ئێستا کچێک نیشتمانمە پێشکەوتووتر بێ هەرواش دەرچوو بە بڕێم مەبەستم چییە مەبەستم وایە ئەگەر ئێستا کچێک نیشتمانمەی شێرکۆڤێکەس بەرهەمی ئەو سەردەمە بوو بەرهەمی ئەو بزوتنەوە بوو کە لە بەردەرکی سەرا بوو سەرای ئازادی من پێم وایە بەلادی شادیش بەرهەمی ئەم شتەیە کە لە کوردستانی لای ئێران و لە ئێرانە هەیە بە ناوی شۆڕشی ژینا بەرهەمی ئەم سەردەمەیە و ئەم سەردەمەیەکە من پێڵم سەردەمی تێپەڕبوون و لە تاریخی لە مێژووی ئەدەبی جیهانیشە سەردەمی تێپەڕبوون هەمیشە بەرهەمی تازەی ئەدەبی بە شوێنە هاتووە مەسەڵەن گۆتە مەشهورە فاوستی گۆتە بەرهەمی سەردەمێکە کە وەختە ئەوروپا و ئەڵمانیا لە حاڵی تێپەڕکردنی
بڵێن سیستمێکی کۆمەڵایەتی بوون بۆ سیستمێکی تازە یا مەسەلەن حتا باڵزاک لە فەڕەنسا شتێکی هەیە بە ناوی چەرمی ساغەری مەشهورە لە زمانی فارسیە ئەوی سەر مربوطە بەو سەردەمە یا مەسەلەن یعنی ئەتوانین ئەگەر ئێستا مەجال بۆیە ئەمە ئەمتوانین زۆر مثال بێنمەوە کە سەردەم هەر سەردەمێک بەرهەمی ئەدەبی خۆی مەجال پێدا ناڵم دروستەکە چونکە بەرهەمەکان ئینسانەکان یعنی شاعرەکان بەرهەمی دێنن بەڵام ئەو شاعرانەی کە بە جۆرێک لکاون بە کۆمەلگای خۆیانەوە لە هەر سەردەمێکا بە پێی پێداویستی و سەردەمە لەوانەیە بەرهەمی تازە بەوجود بێنن من پێم وایە باڵادی شادی وایە تۆ باسیەوەت کرد کە بە جۆرێک ئەمە ئەدەبیاتی کۆچ وایە یعنی ئەدەبیاتی مثلا قدیمی عنود ریفیوجی لیتریچر بەرحاڵ مەبەستمەوەیە کە جێڕانەوەی بەسێک لە مێژووی کۆچی ئێمە لە دەرەوە طبعا واشە بەڵام من شتەکە وا بینم یعنی وەختێک دەستم کردەوە باڵادی شادی وام دیوە من ئەڵبەتە لە جیلێکۆ دەستم پێ کردووە ئەم باڵادار وەکو خۆت دیوتەوە یا ئەوانەی کە خوێندویانەتەوە کە کچوو کوڕێکی تینێجر یەکتری ئەبینن لە لەندەن یعنی مەبەستمەوەیە بە پێچوانەی بەشێک لەو بەرهەمە ئەدەبیە مەشهورانەی لە کۆنەوە دێن بۆ ڕۆژگاری ئیمڕۆ من وام نەکردووە لە ڕۆژگاری ئیمڕۆ لە نەوەی کچوو کوڕی تینێجرەوە لەوێ دەستم پێ کردووە گەیشتومەتەوە بەنەوەی پێشووتریان و نەوەی پێشووتریان وابزانم چوار نەوەی تایە ئەم بەڵادی شادیە لەوەوە دەست پێەکەم یعنی لە نەوەی تازەوە دەست پێەکەم و لە ئاخری شاوەکو دایرێک یا وەکو سپیرالێک دیسان ئەگەڕێمەوە بۆ هەر ئەو نەوەیە بەڵام ئەمجار لە شۆرشی ژینا ئەگەڕێمەوە بۆ مەبەستم چیە مەبەستمەوەیە کاڵێم بەرهەمی ئەم شۆرشەیە من پێم وایە ڕۆڵی ژن و ڕۆڵی نەوەی تازە لەم بەڵادا یەکەمە وانی تشت دەوریان هەیە بەڵام دەورە سەرەکیەکان بە بڕای من دەوری ژنە و دەوری نەوەی تازەیە دایتر ئەگەر بچینە ناو باسەکان باسەکەن من ئێمە سەر تەفاسیلی ئەو هینەی کە من باسی تەمان من نامەوێت چۆنەڵی شتێک بلچێنە بە ڕۆمانەکە بڵێم ئەمەیە ئەوەی کە من بە کورتی وتم کە باس لە کۆچی ئێمە کاتەوەیەکە خەڵکانێک لە کوردستان ئێرانەوە تێپەڕەنە دەون لە دەروێ وڵات جیلی دووهەمیان جیلی یەکەمیان کە لە کوردستانەوە هاتۆ بۆ ئێرە ئەمانە لێرە بەریەکە کەون بەر ژیانی ڕۆژانە کەون ڕابردویان ئامادەیی هەیە ئایندیان لە شۆرشی ژینایە تیشتێکیان لە بەرامبەرە داگیرسێنێن خاڵێکی گرنگ کە بیڵێمەوەیەکەم لە ئەکسەرێتی ئەو لێکۆڵینەوانەی کە لەسەر کۆچەکرێت بەرحاڵ ئەکرێ قسە باسمان لەسەرەوێ بەس لە کۆچی ئایامانە ئیجبار کراون نەکراون هەڵکانێکن خۆیان بەخواستی خۆیان هاتوون بەڵام ئەو جەبرەی کە خەڵکانە ناچارێک وڵاتی خۆیان جێبێڵن لە لێکۆڵینەکانی سایکۆلۆجی کۆچە باس لەواکرێت کە ئینسانێکی کۆچ کردو وەکو دەموچاوی جانووسی لێت جانووس یەکێ لە پێکەرەکانی یۆنانە کە لەشێکی هەیە و دەموچاوێکی ڕۆیەکی لە پێش و ڕۆیەکی لە دووە ئەو لێکۆڵینەوانە تۆزە جەخت لەسەر باری نێگەتیڤی تێکشکانی دەرونی کەسی کۆچبەرەکەن کە وان لە ئێت دابەشەبی بەسەر دوو ڕۆحاڕۆحێ لێرە و ڕۆح لێو هیچ کاتێک لە هیچ لایەکیانە جێگیر نابی لە پاڵەوانەکانی بەلادی شادیە ئەم دوو دەموچاویە ڕێک بە پێچەوانەی ئەوەی لە باسەکانی کۆچە باسەکرێ زیینوتر ئێتە بەرچاو کاتێ چاو لە دوا بینینی سنا چاو لە پێش بینینی لەندەن بە جۆرێک تێ هەڵکێش ئەکرێ کە ئەو نەوعەلا دڵە ڕاوکە و دەرونیەی کە زەبری کۆچ لەسەر ئینسانی داانێ و کە بە نێگەتیڤ باسەکرێ لە ڕوخساری دوو دەموچاویەکانی پاڵەوانەکانی بەلادی شادیە زۆر سەرکەوتوانە بەکارەهێنرێت بەڵام با من باسە چونکە کەلمەی کۆچ کە باسەکەی کەلمەکەی وشەی کۆچ خۆی بە پێی ئەو ئەدەبیاتە کوردی کە تا ئێستا بوومانە
مۆڵقێک شت دێنێتە بیر کە تقریبا هەمووی نگاتیڤە بەڵام مثلەن من و کەسانی وەکو یا ئەوانەی کە لە باڵادێشادیا هەن وانە کە کۆچ کردو بن دەرپەڕێنراون کەسانێکن کە لە وڵاتی خۆیان بە بۆنەی زوڵم و زۆرە و کوشتار و شەڕ و ئەوانەوە و بە بۆنەوە کە شۆڕشێکە مەسەن لە ساڵی 1970 دەستی پێکرد و تقریبا 10 ساڵێک دەوامی بوو ئیتر داکوژاوە کە داکوژاوە ئەم جارە ئەوانەی کە لەو شۆڕشا بەشدار بوون بەشێکی زۆریان پەردەوازە بوون بەڵام پەردەوازە بوونێک نەک بە هەوەسی خۆیان و بە مەیلی خۆیان حەزیان کردێ بە کۆچ دەرپەڕێنراون و چونکە دەرپەڕێنراون ئەمدا کە گەیشتونەتە مەسەن وڵاتانی ئوروپایی یا وڵاتانی غەربی یا ئەمریکای شمالی یا ئوسترالیا یا حتا نیوزیلندیا ئەوانە یعنی بە قەولی وەک کوردی وەک تۆوی هەرزن بڵاو بوون بە دنیا بەڵام لەو شوێنەی کە نیشتە جێبوون ئەوەندەی کە من لە باڵادێشادیا تەسویرم کردووە خۆیان بە غەریب نازانن بەڵکو خۆیان بەوازان کە لە شوێنێکی تازە ئەبێ ژیانێکی تازە دەست پێ بکەن بەڵام ژیانەکان دووبەشە وەک ئەوەی یانوس کە تۆ باسی کرد لە میتۆلۆژی یۆنانی کۆنا دووبەشە بۆ مانایە کە دڵیان لە لای ئەو شوێنەیە کە بەجێیان هێشتووە بۆ معنایە کەلمەی دیاسپۆرا کە بەکارە برێ لەوانەیە ئەوە مناسبتر بێت یعنی بەشێک لە چونکە باڵادێشادی پرۆتاگۆنیستەکانی هەمووی کوردن ئەڵێن بەشێک لەو کوردانەی کوردەواری لای ئێران کە دەرپەڕێنراون لە لەندەنن بەڵام لە هەمان کاتان نیوەی وجودیان لە هەرها لە لای ئەو شوێنەی کە بەجیان هێشتووە یا بە زۆر دەرپەڕێنراون یعنی چارەنووسی خۆیان و چارەنووسی ئەوێ بەیەکۆ گرێدەن لاینی حاڵا کە تو ئەگە تەماشا بکە لە باڵادێشادیا ئەم کەسانە خۆیان لە کۆمەلگاکە کە ژین تا ئینتگرە بوون تا خەریکی ژیانی عادی خۆیانن وانە مەسەڵەن زۆر غەریبە بن یا مەسەڵ خۆیان بە غەریبە بزانن یا هەر پێیان وابێ ئەمە شوێنی خۆیان نییە ئەوە شوێنی خۆیانە ئەوەی پێشوو سەر بە شوێنی خۆیان نەزانن بەڵام ئەوەی پێشوو چونکە تیا ئەکتیڤ بوون نەک بۆی تیا ئەکتیڤ بوون لەبەرەوەی ئێستا لەوێ شۆڕشێک بەرپایە کە ئەو شۆڕشی ژینا بڵێن ئەلان مەسەن ساڵ و نیوە زیاتر ئەو شۆڕشە هەیە دیارە بە جۆرێک ئەتوانین بڵێن کز بووە بەڵام کز نەبووە وەک مەسەن ئاوری بن خۆڵەمێش هەر هەیە لەبەرەوە فاتەجانێک کورتێ من مەبەسم لەوەیە کە ئەو کەسانێک کە هاتوونەتە دەرەوە ژەبرەکە بۆ من مهم نییە ناچار کراون دەرپەڕێنراون بەخواستی خۆیان هاتوون بەشێکی زۆری ئەوەی کە بەجالی کوردی لە قەڵەمەدرێت لە دەرەوەی وڵات ژیانی ئێرەیان ژیانێکی زۆر گرنگ نییە لەباری هینەوە ئەوەی کە بە پێیڵەن چێنە کەسە ئینتیگرێرە نییە بەبەسمۆیە خەڵکانێکی زۆر هەن لە دەروێ وڵاتەشین بەڵام هێندەی ئامادەیان لەوەیە کەمتر ژیانی ئێرەیان جێگەی پرسیار و کاردانەوەیە مەبەسم لەوەیە کە ئەم پاڵەوانانەی تۆ لە هەردوو چونکە من بەر لە دەستپێکردنەکە قسێکی کورتم کرد کە مناڵێکی تورک لە نامەیە کا بەدایکی بە باوکێڵێڵێ نیشتیمانی باوکم بۆ من نیشتیمانی غەریبیە نیشتیمانی من بۆ باوکم نیشتیمانی غەریبیە ئەمە واقعەتێکە ئەمە بەشێکی زۆر لە نەوەکانی ئەمە ڕەنگە مناڵی من ئەمڕۆ لە کوردستان ئینتیمایەکی زۆری بە کوردستانە بچێتەوێت تووشی دەریسەری پێیوا بە زۆر غەریبە پاڵەوانەکانی بەڵادێشادی ئەوەی کە من وەکو جوانێک کە تایە ئەبینم نیشتیمانی باوکیان هەم نیشتیمانیانە نیشتیمانی دووهەمیان کە لەندەنە هەم نیشتیمانیانە ئەو نەوعە لە دڵڕاوکە و ئەو نەوعە لە تێکشوونێک کە زەبری کۆچ و لە لەکۆڵێنەکانی کاچی کۆچە باسی دەکرێت تایەنانین تۆ ئاماژە بۆیە کە ئەمان کەسانێکن کە ژیان لێرەش و لەوێش بۆ هەردوو لایەن ژیانە و هەردوو شوێنەکە شوێنی نیشتیمانی خۆیانە ئەو تەناقوزەی کە لە بەشێکی زۆری ئەدەبیاتی پێشووترا هەیە لای تۆیان نییە لەو مەنطقەوە پرسیارم لەسەر ڕاستە بەڵام یەکشت لەبیرت نەچێ
وەختێک باسی کوردەواریەکەی ئێستا ئێمە لە ساڵی 2024 لەوانەیە بڵێم 30 ساڵ نزیکە زیاتر لە 30 ساڵە وەزعەتی کوردەواری لە ئێران و کوردەواری لە عێراق فەرقی هەیە بەیەکۆ یعنی مەسەڵەن ئەو کەسانی کە لە کوردەواری ئێرانەوە کەوتونەتە وڵاتانی ئەوروپایی ئیتر بە تەواوی دەستیان براوە لەو شوێنە بەڵام کە دەستیان براوە لەو شوێنە دڵیان نەبراوە لەوێ ئەوەی کوردەواری لای عێراق یا بڵێن هەرێمی کوردستان شتێکی جیاوازە چونکە لەوێ وا دیارە وا بەرچاوەکەوێ کە هەرێمی کوردستان بەدەست خودی خەڵکی کوردستانەوە یا بڵێن بەدەست چینی دەسەڵاتداری کوردستانەوە هەیە دەسەڵات بەدەست ئەوانەوە هەیە بەڵام دەسەڵاتەکە بۆ خەڵک نییە بۆ زۆربەی خەڵک نییە شتێکی ترە شتێکی سیستمێکی سەرمایه‌داریە لەبەرەوە ئەم دوانە بەیەکۆ فەرقیانە یعنی بوونی کوردی بڵێن دەرپەڕێنراوی کوردەواری لای ئێران لە ئەوروپا و لە ئەمریکا و لەم شوێنانە جیاوازە لەوەی کوردی عێراق کوردی عێراق دەتوانن بچنەوە ئەوێ سەفەر بکەن بە قەولی خۆت ئەگەر مناڵەکەی تۆ بچێتە ئەوێ چۆنە بەڵام لای ئێران ناتوان بچنەوە ئەوێ ناتوان بچنەوە ئەوێ مەگەرەوە کە لەوێ ئاڵوگۆڕێکی سیاسی گرنگ ڕوو بدا یعنی ئەو ڕژیمە نەمێنێ ئیتر ئەو ڕژیمە نەمێنێت چی ئەبێ ئەوە مۆزوعەکە کە ئەلعان لە شۆرشی ژینا پرسیاری یەکەمە و پرسیارێکی حیاتیە پرسیاری چیکردن پرسیاری چیکردن ئێستا لە شۆرشی ژنا پرسیاری یەکەمە ڕاستە خەڵک هاتوون و ئەڵێن ئەبێ وەزعەکە بگۆڕین بەڵام هێشتا نادان بە ڕۆشنی نادان بیگۆڕین ینی چی من دوێنێ یا پێرە لە فەیسبووکی خۆم عکسی کتێبێکم داناوە کە تازەگی بە سوئێدی دەرچووە بە ناوی ئەو ناوە مەشهورە What is to be done چی بکرێ کە ئەمە نزیکەی 170 ساڵ بەر لە ئێستا لە رووسیا نووسراوە یعنی تقریبا چەند ساسی یا نزیکەی 40 ساڵ بەر لەوەی کە لێنین ئەو شتەی خۆی بە ناوی What is to be done بنووسێ من مەبەستم لە دانانی ئەم شتە و نووسینی ئەو شتە مختصرە ئەوەیە کە ئێستا لە ئێران یا بڵێن لە کوردەواری لای ئێران ئەم پرسیارە هەیە وەتە لە هەموو دنیا ئەم پرسیارە هەیە ئەبێت چی بکەین بۆ ئەمە وەزعەتەکە بگۆڕین بەڵام مەبەستمەوەیە شتەکە فەرقەیە بۆ کوردی لای ئێران و کوردی لای عێراق و بە بڕای من هەمیشە باسی ئەوم کردووە کە مەسەلەی ستەمی میلی لەسەر کورد بە پێی وەزعی کوردەواری لای ئێران و کوردەواری لای عێراق و ئەوەی تورکیە و ئەوەی سووریا بەیەکۆ فەرقان هەیە بەڵام ئەمەید لە باڵادی شادیە بەحسیە کرێ کوردەواری لای ئێرانە و شۆرشی ژینایە کافات لە بەلادی شادیە بڵێم ئەم ڕۆمانە دەستپێکردنەکەی وایە کە ئەم دوو کەسە ببورە بە کوردی بەیەکەوە ئەدوێن لە لەندەنن بەڵام بە کوردی بەیەکەوە دێن یەکیان هەر لە یعنی شادی هەر لە لەندەن لەدایک بووە بەڵام دیارە دایکی و نەنکی و پورەکانی حەزیان کردووە کە ئەم کوردی لەبیر نەچێتەوە و کوردی لەگەڵی قسەیان کردو و کوردەکەی باشە شاد کە کوڕەکەیە لە کانیاسکان لەدایک بووە لە سلێمانی لەدایک بووە تەبان لەوێ تا گەورە بووە هەم کوردی سۆرانی و سلێمانی فێر بووە هەم چونکە لە ماڵێکی هەورامیا بووە هەورامیش فێر بووە دوایە هاتوۆتە لەندەن یعنی بۆ ئەو عجایب نییە کە بە کوردی قسەکە بەڵام هەردووکیان بە کوردێکی باش قسەکە ئەمە پەیامێکە باڵادی شادی ئەم پەیامە گەینە بە باوکو دایکەکان کە هەوڵ بدەن مناڵەکانتان کوردیان لەبیر نەچێتەوە کوردی وەکو زوانێک ئەوەی پێڵەن زوانی دایک یا هەرچی وەک زوانێکی ئاشنا وەک زوانێک قەدری بزانن لە هەمان کاتا کە معلومە ئەگەر ئەوانە لە لەندەن قسەکە معلومە زوانی ئینگلیسی زوانی یەکەمیانە یا مەسەل لە ئەڵمان زوانی ئەڵمانی زوانی یەکەمیانە بەڵام پەیامی یەکەمی بەڵادی شادی ئەوەیە کە خۆزگە ئەم نەوەی 17 ساڵانە کوردی باش قسە بکەن و بە کوردی بەیەکەوە بدوێن تەبعاً وەختێک
کار بگاتە شوێنی حەساس یا شوێنی عاتفی معلومە بە ئینگلیسی بەیەکۆ قسەکەن لەوێش ئەمە دیارە یعنی لە باڵادی شادیا لە ئەوڵەوە تا آخر تێ هەڵکێشی زبانی ئینگلیسی لەگەڵ زبانی کوردی بەردەوام هەیە. باسی زمانە کرد کافاتێ یەکێ لەو شتە سەرنجڕاکێشانەی لە بەلادی شادیا هەیە بەکارهێنانی بەشێ لەو دیالێکتانەی زمانی کوردیەکە لابەلا کەمتر ئاوڕی لێدراوەتەوە هەم زمانی هەورامیە هەم دیالێکتی سنەیە لەم چیرە کۆشعرەیە زۆر ڕەوان بێ هیچ گرێ و گۆڵێک بێ هیچ دانانی ژێرنووسێک کە ئەموشەیانی چی تەنانەت بەشێ لەو ئیدیۆمە جۆرا و جۆرانەی کە ئەگەر سنەیەکی باش نەزانی نازانی تی بگەی یا ئەگەر هەورامیەک و زیکاتێکە لەگەڵ زمانی هەورامیانە دێت تی ناگەی گەڕانەوەی تۆ بۆ ئەم بنەچە زمانانە لە ڕۆمانەکە بێ گوێ پێدانە ئەوەی کە خوێنەرتیەگا تی ناگات تەنانەت هۆی چییە من بەوەی کە ڕێگێکم بە هەورامیەوە دەردی سەریم نەبوو بەوەی کە ڕەفیقێکی زۆری سنەیم هەیە لە بچە و ئەمانەی کە لە سنەیە هەیە هیچ شکالێتێکم نەبوو بەڵام لە کاتێککە یەکێ لە جوانەکانی ڕۆمانەکە یان چیرۆکە شیعرەکە گەڕانەوەی بۆ ئەم بنە دیالێکتانەی کە لە کوردستانی ئێرانە هەن هۆ کاری هەڵبژاردننی ئەم زمانانە چین ئەم دیالێکتانە چین لە بەڵادی شادیا ئەم بەرهەمە بەشێکی زۆری حاصلی تەجربەی شخصی ژیانی منە من لە ژیانی خۆمە ئەوڵەن 6 ساڵ من لە سنە ژیاوم لە سنە خوێندومە سنەی باشە دانم وەکو دیالێکتی خۆمە خۆم خەڵکی مەریوانم فەرقیە دیالێکتی مەریوان تقریبان وەکو دیالێکتی سلێمانی وایە بەڵام لە تەجربەی بەتابەت لە تەجربەی دوای شۆڕشی 1970 مثلا من ئەمدی بەشێک لەوانەیە کە خەڵکی مکریانن لەهجەی سنەی بە نزم تەماشاکەن یعنی ئەڵەن ئەمە کەی کوردیە من هەمیشە وتومە دیالێکت یا لەهجە بەشێکە لە ئینتەگریتی هەر کەسێک یعنی تۆ بۆت نییە بە کەسێ بڵێ بۆ بەم لەهجەیە قساکە ئەڵێ من لەهجەمە مەیت یعنی لەهجەی سنەی بەڵام من خۆم تەجربەی شخصی خۆمەوەیە کە لەهجەی سنەی یەکێک لە دەوڵەمەندترین دیالێکتەکانی زبانی کوردیە و من شانسێکی ترشم هێنا ساڵی 1964 بۆ ماوەی چەند مانگێک لە زیندانی قزلخەلعە بووم ئەو وەختە زیاتر لە 200 کەس کورد لە کرماشان و پاوە و جوانڕۆ ئەوانەوە هەتا سۆمە و برادۆز گیرابوون کە هەمویان لە زیندانی قزلخەلعە بوون و من کە وەختە خوێندکاری زانکۆی تاران بووم باشترین شانسم دەستکەوت کە لەگەڵ لەهجەی جۆر بەجۆری کوردی ئاشنا بم و زۆرم پێخۆش بوو بەڕاستی وەکو زانکۆیەک وا بوو بۆ من یعنی من ئەو شانسم پیا کردو لە ژیانی خۆما کە لەهجەی زۆر بەجۆرم بیستووە ناسیومە و حەزم پێ کردوون بێژگەلەوە لەباری فکریشەوە بەو قەنەعاتە گەیشتم کە لەهجە یا دیالێکت بەشێکە لە ئینتەگریتی ئینسان یعنی مەسەڵەن تۆ لە سوێدا لە تەلەڤیزیۆن ئابینی کەسێک بە لەهجەی سکۆنە یا بە لەهجەی مالومۆ قسەکە کەس پێ ناڵێ ئەمە چ لەهجەیەکە حتا بەڵام مێژوویەکی درێژی نییە کە تا کە سکۆنە دیالێکتی سکۆنە بێ بە زمانی مێدیا ئەزانی بەبسم چۆنە یعنی ئێمە دیالێکتی سلێمانی ببینین لە هیچ کەناڵەکانی کوردستانە ماوەیەکی زۆری ویستا بە لەهجەی هەولێری قسە بکەی بە لەهجەی کەلاری بیتە سەرهین مەبەستمۆیە باڵادەستێکی زمان هەیە زمانێک دەسەڵاتێکی هەیە لە کوردستانە کە زمانەکانی ترە خاتە پەراوێزەوە زمانی ڕسمی لە کوردستان عێراق و سۆرانی قسەی پێکەن ئەو نەوعە لە زمانێکە کە لە ناوچەی سلێمانی ئیشی پێکەن کە لە مێدیایە زۆر بەکارهێنرێ بەڵام ئەمەش وای کردووە کە زمانەکانی تر بخاتە پەراوێزەوە ڕەنگە هەورامی ئەو جێگایی لە کوردستانی عێراق هەبێ هێشتا هەر لە سەنتەرانە بێ و لە پەراوێزا بێ گەڕانەوەی تۆ بۆ هەورامی و بۆ بۆسنەیی هێنانە ناوەوەی ئەو زمانە پەراوێز ئەو دیالێکتیک پەراوێزخراوانەیە کە لە زمانی ئەدەبیاتە زۆر دەستی بۆ نابرێ ئەخ لە زمانی ئەدەبیاتە یا لە میدیای ڕسمیە وایە پەراوێز خراون بەڵام لە ژیانی واقعیا پەراوێز نەخراون لە ژیانی واقعیا خەڵک لە سنە بە لەهجەی خۆیان قسەکەن زۆریش خۆشە لەهجەکەیان و زۆر کوردێکی پاراوە
بۆ ئەگەر مەسەڵەن بعضە کەسێک بڵێن فارسی زۆر هەیە لە زبانی لە لەهجەی سنەیە، من لە جەدەلی خۆما نمونە مێناوەتەوە کە لە لەهجەی موکریانی شاهر هەیە، بەڵام ئەسڵ ئەمە مهم نییە. مهمەوەیە کە لەهجەی سنەیی لەهجەیەکی کوردی زۆر خۆشە، هەورامی کە ئەسان بێژگەلەوە کە لەهجەیە ئەسان بەحسی ئەوە هەیە کە ئایا ئەسان زبانە یا لەهجەیە، بەڵام بە هەر حاڵ بەشێکە لەو شتێک کە پێڵێن زبانی کوردی نەگەستا. مەسەڵەن لە زمانی خانە قوبادیەوە، خانە قوبادی کە شیرین و خەسرەوی نووسیوە بە هەورامی تەبەن نووسیەتی، بەڵام بە هەورامەکەی خۆی ناوناوە کوردی و ئەو زمانش کە خانە قوبادی ئەوەی نووسیوە زمانی سەفەویەکان بووە کە ئەوانی سەر زبانی لەگەڵەوە شاکە خۆیان بە زبان تورکی بوون، زبانی تورکیان بووە، بەڵام زبانی فارسیان کردەوە زبانی دەوڵەتی و هەر ئەو زمانە شەروتوانە زەبر زۆریان هێناوە بۆ خەڵکی ناوچەکانی تری کوردەواری کار بە فارسی قسە بکەن. خانای قوبادی شعرێکی هەیە زۆر پڕمانایە، ئەڵێ ڕاستن مەواچەن فارسی شەکەرن، کوردی جە فارسی بەڵ شیرینتەرن. بەحسیەوە کاکە معنای قسەکەی ئەوەیە ئەمە چییە دابەشی بکەی بڵێ ئەمە شیرینەوە ئەوە شیرین نییە، هەردووکیان شیرینن. مەزومەوەی هەورامەکەی خۆی ئەو ناوناوە کوردی معناوەیە ئەگەر هەورامی خۆی بە کوردی بە زبانی کوردی بزانێ ئەمە نەوعێک هەڵبژاردننی خۆیەتی، گەرچی لەهجەکەی زۆر فەرقی هەیە لەگەڵ مەسەڵەن لەهجەی سلێمانی لەگەڵ لەهجەی ئەوانی تر. بەڵام ئێستا یەکێک لە پەیامەکانیان باڵادی شادی ئەوەیە کە هەر بەشێک لە کۆمەلگای کوردەواری، ئەو بەشە لە کۆمەلگای کوردەواری کە لە ژێر ستەمی نەتەوایەتی شایە بێژگە لە ستەمی چینایەتی و ئەو چەوسانەوەی چینایەتی ئەمانەکە هەمووی لە باڵادی شادیە هەیە، یا مەسەلەی ژن کە زۆر بەوردی باس کراوە. بەڵام پەیامێکی باڵادی شادی ئەوەیە کە با هەورامی و سنەیی و موکریانی و هەمووی یەکگرتوو بێ بەرامبەر بەم وەزعیەتەی کە بەسەریا زاڵ کراوە، بەسەریا داسەپێنراوە، یەکگرتوو بن بۆ لابردنی، نەگەوەی بە بۆنێ ئەوە کە دیالێکتەکانیان فەرقی هەیە دابەش ببن. یعنی ئەم دابەشە تەنانەت من لە ژیانی سیاسی خۆما دوای شۆڕشی 79 کە ئێمە لە کۆمەڵا ماوەی 10 ساڵێک عەزەمەتێکمان بەڕاستی خوڵقاند بوو لە خەباتی کۆمونیستی و لە خەباتی شۆڕژگێرانە، لەوێشە حتا ئەمدی کە ئەم دووبەرەکی دروستکردنە بینی ئەو خەڵکانەی کە بە لەهجەی جۆر بە جۆر قسەکەن تەنانەت لە ناو کۆمەڵە شاهرە بینرا، بەڵام تەبەن لە ناو کۆمەڵا ئەو نەتەئسیر نەبوو تا مەسەلەن لە شوێنەکانی تر. لەبەرەوە من مەسەلەم وایە ئەڵەم مەسەلەی لەهجە مەسەلەیەکی مێژوو کردە. مەسەڵەن ئەوەی کە تۆ باسی کرد لە کوردەواری عێراق لەهجەی سلێمانی، لەبەر ئەوەی لەهجەی سلێمانی بۆ بە لەهجەی مەسەڵەن میدیا و تەلەڤیزیۆن و ئەوانە، چونکە لە 100 ساڵ بەرلەیسەوە پیرەمێرد و ژین و ژیان و گۆران و ئەمانە هەوڵیان داوە، یعنی هەوڵیان داوە مەزمەوە نییە بەم لەهجەیە بەرهەمیان خوڵقاندووە. ئەو هەوڵ و تەقالایە کە لەلایەن پیرەمێرد و گۆران و ئەمانەوە بۆ لەهجەی سلێمانەی دراوە، عینی ئەو یعنی بەقەد ئەوە بۆ لەهجەی هەولێری یا بۆ مەسەڵەن بڵێن دهۆک و ئەمانە نەدراوە. بۆیە لە مێژووی کوردەواری لە عێراقا ئەوە بۆ بە لەهجەی ئەسلی و ئەلان تەماشا بکەی مەسەڵەن لە کوردەواری عێراقا بێژگەلەوە کە زۆربەی هەرە زۆری کتێب و ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و هەموو ئەمانە بە سۆرانی و بە لەهجەی سلێمانەیە، تەنانەت ئەوانەی کە دەسەڵاتدارن بەڵام خۆیان زبانەکەی زبانیان مەسەڵەن کوردی بڵێن بادینیە، وەختێک بیانەوە قسەیەکی ڕسمی بکەن بە لەهجەی سۆرانی قسە دەکەن، وانە ئەمە خۆی معناوە قبوڵەکەن کە ئەم لەهجەی سۆرانیە جێی گرتووە،
لە مێژووی 100 ساڵی ڕابردووە جێگرتووە مەسەلا ئەوە نییە کەسێک ویست بێتی بیسەپێنێ بەسەر ئەوێت ئەو کەسەکەی ترا لە کوردستان لە کوردواری لە ئێران لە ئێرانیش منە مەبەستمەوە بۆکە دیالکتی سنەیە و دیالکتی هەورامی هی بەشێک لەو خەڵکەیە کە گیرۆدەی هەر هەمان وەزعیەتی چینایەتی و سیستەمی نەتەوایەتین کە خەڵکی مکریانیش کە خەڵکی بڵێن سۆما برادۆسیش لەبەرەوە با بەحسی دیالک بنێنە لاوە بڕوا بکەن مەسەڵەن خەڵکی کرماشان من ئەزانی من لەمە چ منطقێک پێ دەڵێم ئەو لەو لەو منطقۆ کافاتە ئەڵێم کە ئەو دەسەڵاتی زمان کە زمانێکی لەم هەیەی وای کردو کە زمانی لەهجەکان بخاتە پەراوێزەوە من بەبەستمەوەیە کە تۆ زمانی پەراوێزخراوەکانە خەیتەوە سنتەر لەم منطقەوە قسە لەسەر جێگا و ڕێگای بەڵام ئەگەر سەرنجت داوێ بەڵادی شادی دوو بەشە بەشێکی ڕێوایەتەکەیە کە من خۆم وەکو نووسەری یا بێژەری من خۆم وەختێ قسەکەم یعنی نووسەرەکە وەختێ قسەکە هەر بەو لەهجە هاوبەشە قسەکە بەو دیالکتە هاوبەشە قسەکە ئەوەی کە پێڵەن زمانی یەکگرتووە تەبەن من تعابیری خۆم هەیە بۆ مەسەڵەن کەڵێن زمانی یەکگرتووی ئەدەبی منەڵم زمانی هاوبەشی ئەدەبی ئەو زمانە هاوبەشە ئەدەبیە کە گۆران و پیرەمێرد و حاجی قادر و من و تۆ ئەوانە هەمووی پێ ئاشناین ئەم بەڵادی شادی بەوە نووسراوە بەڵام وەختێک گەشێ قسەکە بە لەهجەی خۆی قسەکە وەختێ فەرهاد و شیرین قسەکەن بە هەورامیانە قسە دەنی لەهجەی هەورامیانیان هەیە نی هەر کەس بە لەهجەی خۆی دەریە بڕێ ئەو شتێکە لە دڵایە و تەبیعیە ینی چۆنەکرێت مەسەڵەن چۆنەکرێت ئێستا کەسێکی خەڵکی هەورامان بێنی تۆ مەسەڵەن لە فیلمێکە یا لە کتێبێکە ئەو قسە بکە بەڵام بە لەهجەیەکی تر قسە بکە ناکرێت لە نووسینە لای خۆمانەوە عادەتە باو بۆ شێرکۆ بەشێ لەو کەلیمە قورسانە بەکارێنێ لە ژێر نووسینەکە نووسی و کەلیمەیانی ئەوە کە تۆ یەک لە هیچ شوێنەکە ناگەڕێتەوە بۆ ژێر نووسین بۆ خوێنەر بۆەوەی فێر بێکە من تەنانەت بۆ ئینگلیسیەکان ژەم کارم نەکردو لەم بینە زۆر کەس داوایان لێکردو وتانە ئەو بەشە ئینگلیسیانە تەرجەمەی کوردەکەی بنووسە لە چاپی دۆماوتمەجا پێویست ناکاخۆ ئێمڕۆ هەموو ئەوڵەن زۆر کەس کام کتێبە بخێنەوە شارەدان بەدوانی ئینگلیسی بەڵام ئەو کەسش کە شارەدانەوە بەدوان ئینگلیسی زەحمەت بکێشە ئەو شتەکە لەوێ نووسراوە بیبا لە گوگل ترانسلیشن تەرجمەیکە کە من بۆی بکەم بە چای شیرین و بینەوە بەردەسی کافاتە شعر جێگایەکی زۆر گەورە لە بەلادی شادیە داگیرەکرێت چ بەشێک لە هەم لە ڕەخنەیەکە لە ئەدەبیاتی کۆن بێ لە ئەدەبیاتی تازە بێ جێگاوڕێگای شعری ئینگلیزی جێگاوڕێگای بەشێ لە بیت و نەغمە و گۆرانە کۆنەکانی فۆلکلۆری کوردەواری کە ونە بن نەماون و لە یادەوەری توازینون لە کاتێکە پاڵەوانەکانی بەلادی شادیش هەر هەمویان و هەمان نزیکایەتیان بە شعرەوە هەیە ئایا فاتیحە قساکە ئایا پاڵەوانەکە خۆیانن معلومە نووسەرەکە قسەکانەکە بەڵام نووسەرەکە کە من بم چاوە بێ بەشێک لەوەی کە ئێوێ بەیانی بکان لە زوانی گەشەوە بەیانێکا بەشێکی لە دوانی شادیەوە بەشێکی لە دوانی شادەوە بەشێکی لە دوانی حەبیبەوە حتا بەشێک لە زوانی کەس نەزانەوە کە من پێم وایە کەس نەزان زیاتر لە کاراکتەر و لە تەمەنی نووسەری باڵادی شادی نزیکە وەنیە یعنی هەم کەس نەزان و هەمدایکی حەبیبە کە دواترە گەڕێمەوە سەریان دوو فیگوری خودی حەبیبە دایکی گەشە دایکی گەشە حەبیبە ببوورە هەردووچان کەسانێکی بەتەمەنن بەڵامی تر جوانترین فیگورەکانی ناو ڕۆمانەکە ئەو دوو کەسان یعنی کە کەسانێکی بەتەمەن مێژوویەکی درێژ لەگەڵ سیاسەتە مێژوویەکی درێژ لەگەڵ ئەدەبە مێژوویەکی درێژ لە ناو خەڵکیە جێگایەکی زۆر تایبەتی داگیرەکەن ئەگەرچی پاڵەوانی سەرکی چیرۆکیش بوون ئەگەرچی ببوورە پاڵەوانی سەرەکی نین پاڵەوانی سەرەکی ناو بەلادی شادی نین وایە ڕاستە بەڵام
بەڵادی شادی یەک پرۆتاگۆنیست نییە، یەک کاراکتەر یا بڵێن پاڵەوان، یەک نەفەر پاڵەوانی نییە، چەند کەس پارالێل پاڵەوانەکان هینی خۆیان دەرەبڕن، تەسیری خۆیان دانێن. مەسەڵەن لە جێگەیەکە لە کەس نەزان لە نامەکانی کەس نەزانە، چەند نامەی کەس نەزان هەیە بۆ شاوەیەنێرێ، لەوێ کەس نەزان ڕۆڵی سەرەکیە. مەسەڵەن لە شوێنەکانی تر گەشێ ڕۆڵی سەرەکیە، مەسەڵەن لە بینی گەشێ و شاهوە ئەگەر سەرنجت دابێ هەمیشە گەشەیە کە شاهۆ ڕێنوێنیەکە بۆ معنە زۆر بە مەحەبەتەوە بە عشقەوە، بەڵام حکمی لەسەر ناکە. طبعا شاهۆ کە حکم ناکە لەسەر گەشە، چونکە باڵادی شادی کەسێک نەینووسیوە کە تیا پیا سالاری زین و بکاتەوە، ئەوە نییە. بەڵام ئەو بارەکەی تێشی و تەماشاکەی گەشێ وریاترە، ورترە، سەرنجی باشتری هەیە و لە بەعزە شوێنێکشا لێبراوترە لە شاهۆ بۆ حەلی ئەو کێشانەکە دێتە بەرەوە و یارمەتی شاهۆدا. طبعا حتا ئەگە کەسێک سەرنجی باڵادی شادی بدا، گەشێ ژیانێکی ڕێکوپێکتر و متەوازنتری بووە تا شاهۆ. گەشێ لە زووترەوە لە ئینگلیز بۆ بەهرەی بردووە لەوەی کە لە ئینگلیز بۆ لە لەندەن بووە. یعنی مەبەستمەوەیە ئەو شتێکی زیاتری بەدەست هێناوە کە بتوانێت یارمەتی شاهۆ بدا تا ئەوەی کە شاهۆ بەدەست هێنابێ یارمەتی گەشێ بدا. مەبەستمەیە بەم معنایە پاڵەوانەکان یا بڵێن پرۆتاگۆنیستەکانی باڵادی شادی تقریبەن پارالێلن. مەسەڵەن شاد و شادی کە دوو گەنجی دوو لاوی 17 ساڵن اختلافی نەزەریان هەیە، بۆچوونیان جیاوازە، بەڵام لەگەڵەوە کە بۆچوونیان جیاوازە لە باڵادی شادیە وانە کە یەکێکیان زاڵ بێ بەسەرەوەکەی تریانە، یعنی دیالۆگەکەن بەیەکۆ. من کەلمەی دیالۆگیشم کردو بە ناوی یەکێک لە بەشەکان یا فەسڵەکان یا چاپترەکان بۆ ئەوەی کە دەرکەوێت کە دیالۆگ ئەو شتێک کە لە بینێمانە دێت و ئەڕوات دیالۆگە، نەک ببوورە ئەم کەلمە بەکارە نەک چەلەحانێ یا مەسان ئەوەی کە یەکێک بە زەبری کەلام بێوێ ئەو یەکەی تر ببەزێنێ، ئەمە نییە. یعنی هیچ کام لەمانە تۆ تەماشاکەی خەریک نین لایەنەکەی تر ببەزێنن. حتا حەبیبە و کەس نەزان کە دوورن لە یەکترینیان نەدیوە، زۆر ئینسانی لەگەڵ یەک ئەدوێن. مەسەڵەن وەختێک پەیامەکەی حەبیبە ئەگا بە کەس نەزان جواب بداتەوە فەخرە بۆ من، عادی نییە، یعنی ئاسایی نییە لە ناو خەڵکی عادیە کە شتێکی وا ببێ فۆرن و جواب بداتەوە بڵێ فەخرە بۆ من. یعنی ژیانی عادیە ئەم شتانە هەیە، یعنی تۆزێک چی پێڵێن ماوەدانان بینی خۆت و کەسەکەی تر. یا مەسەڵەن حەبیبە کە باسیەوە کاڵ بە شاهۆڵێ ئەم پەیامەی من بە کەس نەزان بگەێنە، شاهۆ ئەزانێ کە کەس نەزان، یعنی پێی وایە نەگەزانێ، پێی وایە کەس نەزان ئەم شتە ڕەدەکاتەوە، حتاڵێ من وابزانم ئەو ڕەدێکاتەوە. حەبیبە بەلاجەیەکی زۆر خۆشی سنەی جوابێدات هەڵە شا ئەو ڕاوێژە بە خۆتی بێژە تۆ چودانی ئەو چێڵێ ئاخر تۆ ئاگات لە دڵی ئەو نییە، دوای بە خۆیڵێڵە من 1000 شەپۆل بەسەرما تێپەڕێەوە باش شەپۆلێکی تریش ببێ دەقەی چێکا مەسەن واش بێت چییە. مەبەست ئەم ئازاد بیرکردنەوە، ئەم فری تینکینگ بە قەولی ئینگلیسی کە زۆر من بەهایەکی زۆر مهمی ئینسانی ئەمڕۆیە کە ئازاد فکر بکەنەوە ئینسانەکان. یعنی هەوڵی ئەوە نەدرێت کە یەکێک خۆی زاڵکا بەسەر یەکێکی ترا. مەسەڵەن شاهۆ بەس چاوەجە یەک لەحزە بوو برم ئەوەی کە تۆڵی کەسێک خۆی فەرز دەکا بەسەر کەسێکی ترا، ئەوەی کە منەمەوێت لە کەسایەتی پاڵەوانەکانەوە وەکو پرسیارێ لێت بکەم ئەوەیەکە پاڵەوانەکان لەم پێوە و بەهایانەیە زۆر لێگەچن. ئایا تۆ ئەتەوێت کۆمەلگا وابێ
ئایا پاڵەوانەکانی بەلادی شادی نوێنەرایەتی کۆمەلگای کوردیەکەن یان نوێنەرایەتی کەمایەتی چی زۆر وشیاری کۆمەلگای کوردیەکەن؟ من باسیەوە کەم کە ئەوانەی کە دەرپەڕێنراون لە کوردەواری و ئێستا لە ئەوروپان مەخصوص بەتایبەت لە لەندەن ئەلەم ئەمانە شانسێکیان هەیە کە لەگەڵ لە کۆمەلگایەکە ژیاون مەسەن دەیان ساڵ مەسەن گەشتێت دەیان ساڵە لە لەندەن نەژی ئەمە کەسێک دەیان ساڵ لە لەندەن بژی تا ئەوەی کە مەجبور بێت لە سنە بژی ئەمە دوو فەرقی هەیە یعنی کە فەرقی هەیە معنایەوەیە کەشێر لە لەندەن توانیوێتی باشێک لە بەها ئینسانیەکان بۆ خۆی کۆبکاتەوە کە بەداخەوە ئەو جۆرە ئیمکانی نییە لە سنە یا لە مەهاباد یا لە سلێمانی لەوانە لەبەرەوە بە بڕای من ئەوانەی کە لە دەرەوەی ئەو کوردانەی کە لە دەرەوەی وڵاتن جاهی ئەم دی ئەو دی فەرق ناکە ئەرکێکی سەرشانیان ئەوەیە کە پێشڕەوتر بن ئیمڕۆژی تر بن لە کەس و کاری خۆیان و لە هاوڵاتیەکانیان لەوێ من مەبەستمەوەیە وام لێ نەکردو کە بڵێم ئەمە بەشێکی کەم یا بەشێکی پێشڕە و تەنیا ئاوا بیرەکەنەوە ئەڵم ئەم بەشەی کە مەسەن ئێمەمانان کە چەندین دەیە لە ئەوروپاژین لە ئینگلیز لە سوێد لە ئەڵمان لە فەرەنسا لە ئەمریکا لە کانادا ئێمە ئەرکی سەرشانمانە ئەو شتێک کە لێرە هەیە و لێرە 100 ساڵە جێکەوتووە ئەوە بکەین بە نمونە پێشکەشی کەینەوە بە کۆمەلگای کوردەواری لە ئێران و لە عێراق نەک بە پێچەوانەکەی یعنی ناکرێ مەسەڵەن من هەوڵ بدەم بۆەوە کە خەڵکی سوێدیا خەڵکی لەندەن فێر بکەم کە لە کوردستان چۆن مەسەڵەن ڕەفتارەکەن ئەوان جوان ڕەفتار بکەن بەڵام ئەو بارەکەتری ئەکرێ بڵێم ئەوەی کە من مەبەستمە سیڤیلیزیشنە یعنی تەمەدونی ئەوروپایە نەک حکوومەتەکان حکوومەتە ئەوروپایەکان هەمویان لە خلالی 150 ساڵی ڕابردووە دژمن بوون بە ئینسانیەت چ لە ئەوروپا چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شوێنەکانیت من باسی دەوڵەتەکانم هیچ وەخت نەکردووە بەڵام لە لەندەن ئەو خەڵکەی کە ژیاون لەوێ لە تولی 200 ساڵی ڕابردووە فەرهەنگێکیان دروست کردووە کە ئەو فەرهەنگە ئەگەر کەسێک لە بژی یا مەسەن لە سوێد بژی وەکو من و تۆ ئیمکانی ئەوەمان هەیە کە ئەو بەشە لە پێشکەوتووی بەشەریەت نەقڵ بکەین بۆ کوردەواری لای ئێران بەبڕای من ئەوەی کە پێڵێن لایف ستایل ئەوەی کە من لە کتێبەکە باسم کردووە ئەوەی کە پێڵێن شێوەی ژیان شێوەی ژیانی ئەلانی من و تۆ کە لە سوێدەژین ئەگەر من و تۆ لە سلێمانی یا لە سنە یا لە مەریوان بژیان فەرقی بوو فەرقەکەی فەرقێکی جەهانیە یعنی بەشێک لە دنیا پێشکەوتوترە لەو بەشەکەی تر چی لەکەی بەڵام ئەوەی کە من ناچار کراوە ئێستا لە لەندەن بژی یا لە سوێد بژی ئەرکێکی سەرشانی وایە یارمەتی هاوڵاتیانی خۆی بداتەوە کە ئاوا بیر بکەنەوە مەسەڵەن فەرزێن گەشێ وەختێک مێردەکە یا باوکی شادی لێجا بێتەوە ئەوەیە ئەو ئەڵێ بەرای عشق تازە ئجازە بە ئیجازە ئەم ناداتە باری لاساری لەگەڵی یعنی هەوڵەدا لە دەستی نەدا باوکی شادی بەڵام ئەو تازە چۆیتە تازە چۆ بە شوێن خۆشەویستێکی ترا بەڵام دوایی ئیتر ڕقەبەری لەگەڵ ناکە یعنی مەسە ئەو شتێک کە پێڵێن غیرە مثلا لە کوردستانی عێراقا پێڵێن غیرە لای ئێمە پێڵێن مەسەڵەن خانە گومانی ئەمانە ئەلان لە کوردەواریە هەیە زۆر هەیە وەرزەلامی لەسەر کوژن یا مەسەن لەسەر کوژنەوە ئەوە کە زۆر خراپەیت ینی بەشێک لە باڵادی شادی تواخن باسی ئەوەکە بەڵام ئەوە لە باڵادی شادیە بە پێچەوانەیە یعنی تۆ هیچ ئەسەرێک هیچ نیشانەیەک لە خانە گومانی نابینی یا لە مەسەن لەواکە پیاوەکە ژنەکە بکەوێتە شوێنی بزانێ مەسەڵەن سەری بۆ کێ ئەڕوا یا ژنەکە بۆ پیاوەکە فەرق ناکە یعنی خانە گومانی لە هەردوو لاوە واخە من لە بەشێک لە باڵادی شادیە کەڵکم وەرگرتووە لەو شتێ وا پێڵێن فۆلکلۆر کە من پێڵم ئەدەبیاتی زارەکی خەڵک جگایەکی زۆر گەورەی هەیە لە بەلادی شادیە کە یەکێ لە خاڵە جوانەکانی
بەڵەجامە باخن ئەم شتم نەهێناوەێنێ پێش نهاتوە ئەم شارێکە لەان بۆتانە خوێنمەوە لە کوردەواریە لە گۆرانی خەڵکاڵێ باسی ئەم شتەکە ئەم بەڵای خانەگومانی شتێکی زۆر خراپە لە ڕۆحیاتی پیاو سالارانە بەڵام تەنیا پیاو نییە ژنی شەر توش خانەگومانی بێ بەڵام شێرێکی گۆرانی کوردی هەیەڵێ خانەگومانان دڵیان تاریکە ڕنگ زەرد و زەعیف ملیان باریکە یعنی مەسەڵەن ئیتر لەمە ڕۆشنتر یعنی بە بەیتێکی چکۆلەی بیسیلابی گۆرانی ئەم کەسەکە ئەم شتێ داناوە باسی خانەگومانیەکە بەقەی کتێبێکی گەورەی ئەوانەی کە پیانەڵێن سایکۆلۆجیک باسی ئەوەی کردو کە بابە خانەگومانی شتێکی نائینسانیەتر خانەگومانان دڵیان تاریکە ڕنگ زەرد و زەعیف ملیان باریکە دەتەوە بۆیتر بەس هێشتا نەبوو بە کولتوری گشتی بۆیە منەڵم کە بەلادی شادی منەڵم لە لەندەنیشا ئەمە ئێستا کولتوری گشتی نییە لەوێش ئەوەی کە پێڵەن جلسی هەر هەیە ئەوە مەسەن لە سوێت پێڵەن سوارد خوک کە کلمەیەکی زۆر جوانە یعنی ئەمە وەکو نەخۆشین باسیەکە خانەگومانی وەکو نەخۆشین و لێرەش هەیە بەڵام کە لێرە هەیە کە لە لەندەن هەیە کە لە هەرکوێ هەیە معنای ئەوە نییە هەموو کەس گیرۆدەی ئەوەیە بعضێک کە وەکو گەشێ یا وەکو شاهۆ گیرۆدەی ئەوە نین یا مەسەن وەک حەیات و جەین و ئەمان هیچ کام لەوانە گیرۆدەی خانەگومانی نین لەبەرەوە ژیانێکی ڕەحەتتریان هەیە بڵێ چێ لە پاڵەوانەکان تۆ زۆر لەبەر دڵانترن ئەوانەی کە لە بەلادی شادیان کامیان زۆر لەبەر دڵانترن بۆ خۆت خۆشترەوەن بۆ خۆم من وازانم شادی و شاد و گەشێ یعنی ئەم سیانە لە لای من زۆر بەدڵمەوە لکاون طبعا لەوانەیە کەس نەزان زیاتر لە من بچێ بەڵام ئەوە شەرت نییە یعنی من ئەوەی کە کەسێک لە من بچێ لەم بەڵادا ئەوە نامکبەوە کە ئەو لە بەردڵی من شیرین بێ چونکە ئەو کەسە کۆڵێکی ڕابردووی بە کۆڵەوەیە وەک شاهۆ ژەروایە شاهۆش و کەس نەزانیش کۆڵی ڕابردویان بە کۆڵەوەیە بەڵام شاد و شادی هیچ ڕابردوویەکی قورسیان بەسەر شانەوە نییە گەشێش خۆی ڕزگار کردووە لە کۆڵبەری ڕابردوو و ئەم مەسلەی کۆڵبەری ڕابردووە بەحسێکی زۆر مهمە بەتابەت لە فەسلەکان لە بەشەکانی یەکەمە مەسەڵەن شادی باسیەوەکە دوای ئەوەی کە گەشێ و شاهۆ هەریەکە داستانی خۆیانە گەڕنەوە دوای ئەو تەبان داستانی شادی شێربیستووە دوای شادیڵێ ئەو جۆرە کە ئێوە سێکەس باسی خۆتان کردووە ئەساسەکەم ئێوە هەن لە ڕابردووە ئێوە کۆڵبەری کۆڵکێشی ڕابردووی خۆتانن خۆتان ڕزگار نەکردووە تەنانەت ناوی کتێبەکەی پرۆستە بە ئەوەی لێ تام پاغدۆ بە فەڕەنسا زەمانە تیاچوەکان ئەڵێ ئێوە هەر هەن لەوێ هێشتا بەڵام دوایی لە جێگەیە کا باسیەوە کاڵە ئێوەش کەمتان نەکردووە ئێوە زۆر شتانەیە کە ئێمە لێتانەوە فێربین یەکێک لەو شتانە کە من ویستومە لە بەڵادی شادیا بە خوێنەری بگەێنم ئەوەیە کە جیاوازی یا بڵێن شکافی قەڵشتی بینێ قەڵشتی نەوەکان قەڵشتی نەوەکان کارکردی دەسەڵاتدارانن کە ئەڵێن مەسەنە بە منەڵێن تۆ ئیتر عمرێکت کردووە چی دەوێت بابا یعنی چی عمرێکم کردووە منزورت چی عمرێکم کردووە تۆ بۆم دیارەکەی مەسەن چەند ساڵ بژیم دواش من کە مەسەن ئێستا لە هەشتا تێپەڕێوم لەگەڵ ئەو شاد و شادی کە 18 ساڵ عمریانە ئەوان ئەنرژی زیاتریان هەیە تەکنۆلۆژی باشترە ناسن ئینترنێت و هەموو حکایاتێک وەکم مێ وایە لە بەردەستیانە بەڵام منیش تەجربەیەکم هەیە یا بڵێن بەشێک لە زانستم هەیە کە ئەوان نیانە یعنی ئەم دوانە بەیەکەوە ئەتوانن کۆمەلگا بگۆڕن نەک لە دژایەتی لەگەڵ یەکتریا یعنی مەسەڵەن فەرزکەن کەسی
من لەبیرمە ساڵی 1970 من یەکە پێما 36 ساڵ عمرم بوو بەڵام بە ئێمەمانە جەماعەتی کۆنەپەرست بە ئێمەمانانیانەوە سەرڕوتەکان یعنی کەسانێکە هەم سەریان ڕوتە هەم عمریان کەمە هەم تەجربەیان کەمە یعنی ئاوا ئێمەیان هینە کرد سەرکوتە کرد بە معنایەک لە حاڵەکە دواتر معلوم بوو کە ئێمە کە بە تەمەن لەوان کەم تەمەنتر بووین بەڵام لەوان پێشکەوتوتر بووین و یعنی لە کۆمەلگای کوردەواریە زۆرتر ئەوانەی کە تەمەنیان مەسەلەن تۆزێک لەسەرە محافەزەکارن کۆنسەرواتیڤن ترسنۆکن بەڵام لە باڵادی شادیا بە پێش یعنی ئەوە نییە ئیتر مەسەن کەس نەزان زۆریش بە جورئەتە زۆر ریسکەکە حتا بە ژیانی خۆی بەڵام لە جێگەی کاڵێ من ئیتر ریسک ناکەم بە ژیانی خۆم کردومە بەڵام ئێستا نایکەم لە دوا ڕۆژە دیسانەگەر لازم بێ ئەیکەم بەڵام ئێستا نایکەم منزم وایە ئەم قسانە کە لە باڵادی شادیا لە دوانی کەس نەزانەوە یا لە دوانی شادی و یا لە دوانی گەشتەوە یا لە دوانی حەبیبەوە بێتەمەیان بەحسی مانای ژیانە بەحسی فەلسەفەی ژیانە لەبەرەوە یا هەتا بەحسی مەسەلەی شانس و زەرورەت ئەوانەی کە تا ئێستا لەگەڵ من قسەیان کردو لە باڵێ شادی ئەڵێن یەکەم جارە ئێمە بەحسێکی تێر و تەسەل لەبارەی پەیوەندی شانس لەگەڵ زەرورەت ببینین کە مەسەڵەن حتا باسی ئەنشتین و بۆریشم کردووە کە مەسەڵەن لەوانەیە بۆ کەسێک تۆزێک عەجایب بێ کە چاوەکە نووسەری ئەم ڕۆمانەیە جورئەتی داوە بەخۆی بڵێ ئەنشتین هەڵەی کردووە بەڵام هەڵەی کردویتر ئەنشتین لەوەیە کە شانس یا تەسادف بە هەند ناگرێ بەڵام بۆر ئەوە ئەهەمیەتی پێدا لێرە ئەم دوانە کە هەردووکیان هەم هاو سەردەم بوون هەم هەردووکیشان باڵاترین دانشی زمانی خۆیانیان بووە بەڵام لەم مەسەلەی شانسا بۆر بۆچوونەکەی دروست بوو چونکە بۆر ئەگە کەسێک ئەلان بڕات تاقیوی بکەوە بزانێت لە دانمارکە چه حرمەتێکیە چەنە زانکۆ چەنە ئەنستیتۆی علمی بەناوی بۆرۆ کراوە ئەمدا بۆی دەرەکەوێت کە بۆر بە بۆنەی ئەوە کە لەگەڵ ژیانە سەرۆکاری بووە لەگەڵ وردەواتی ژیانە سەرۆکاری بووە لەگەڵ مەسەلەی ئاشتیا سەرۆکاری بووە زۆر زۆر مخالفیەوە بۆ کە دوای شەڕی دووەمی جەهانی دنیا دابەش بوو بە دوو بەشی شەرق و غەرب لەگەڵەوانە مخالف بووە لەبەر ئەوە زیاتر ژیان لەبەردەستیا بووە تا ئەنشتین کە لەگەڵ تئۆری لەگەڵ ریاضیات یعنی ئەنشتین زیاتر لەگەڵ تئۆری تێکەڵ بووە بۆ لەگەڵەوە شاکە تئۆری بووە بەڵام لە ژیانیشا ئەمە بەبڕای من فێرکاریەکی باشە بۆ خوێنەری باڵات کە بزانێ ئەگەر مەسەڵ وتیان ئەنشتین ئیتر دەستی بەردە نەکاو لە هەرچی ئەنشتین بڵێ حەقیقەتە نا لەم باسا مشتێکی زۆر تایبەتیە و تاریخیە و کەسێکی دەتوانێت بچێت لە ویکیپیدیا و لە هەرچی جێگا بیخوێنێتەوە بزانێ من هەڵم نەبەستەوە کە ئەنشتین هەڵەی کردوویتر ببوورە بەڵێ فەرمووی ئێوە لە زەمەنی 65 دەستان بە شێعر کردووە من دیوانەکەتم لە بەردەمای هەرێمی شەو کۆی بەرهەمەکان کتێبێکە بەڵام قەت لە شەعردا نەبراون ناوە دەستان ناوەتێ کامە ڕەنگە مەراقی زۆر کەسێ بێ من بە تەمام لە بەرنامەیەکی تایبەتی ترا بێ مەسەری هۆی چییە کە لە پاڵ ئەو بێدەنگبوونە یان چکە دەستبردن بۆ شێعر بە شێعر یەکێ لە بەرەمە گەورەکانە نووسی بەڵێ ئەگەر سەرنج لە ئەدەبی کوردی بدرێ گۆران لە سەردەمێکی تێپەڕبوونە لە سەردەمێکی ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی لە کوردەواری لە عێراقا گۆران هاتۆتەمایان چی کردەوە گۆران خۆ تەنیا شکلی نەگۆڕیوە لە شێعرا ناوەڕۆکێشی گۆڕیوە ئینێ من باسیەوەم کرد کە گۆتەوا بووە مەسەڵەن کەسی تژوا بووە یعنی ئەم کەسانەی کە بە شێعر یا بە ئەدەبیات بەعام هاتوون شتێکی
ناوازە شتێکی تایبەتیان بەرهەم خوڵقاندووە ئەمانە بە بۆنەی ئەوە توانیوانە ئەو بەرهەمە بخۆڵخێنن کە خۆیان لە سەردەمێکا ژیاون کە ئەو سەردەمە پێویستی بەو ئاڵوگۆڕە بووە گۆران وا بووە و گۆران ئاڵوگۆڕە کۆمەڵایەتەکانی بە فۆرمی شێعر بەیان کردووە فۆرمی شێعر ممکنە بازە کەسێک بڵێن فۆرمێکی مناسب نییە بۆ مەسەڵەن فەرزکەن لێنین ئەگەر دەجاتی ئەو شتانی کە نووسێتی شێعری بووتایە لەوانە بوو نەتوانێت شتەکانی بگەێنێ ئەمە لەوانێ قسێکی ناڕاست نییە بەڵام شێعر بە شێوەیەک ئەیگەێنێ پەخشان بە شێوەیەک ئەیگەێنێ زبانی تێوریک بە شێوەیەکە هەر کام لەمانە بەیانی خۆی هەیە من کەسێکم کە لە تاقیکردنەوەی ژیانی خۆما هەم بەرهەمی تێوریکم بووە ئەم بەرهەمی ئەناڵێتیکم بووە ئەم بەرهەمی ئەدەبیشم بووە بە دوو زوانی فارسی و کوردی بەڵام ئێستا پێم وایە یعنی جارێکی تر چونکە ساڵانی شەستیش کە من و سوارە و عەلی حەسەنیانی هاتینە مەیدان شێری کوردیمان لە ڕۆژهەڵات بڵێن لە کوردەواری لای ئێران نوێ کردەوە ئەو وەختیشە ئێمە ئەحساسمانە کرد پێویستیەک هەیە یعنی لە ڕێگای شێعرەوە تۆ بتوانی قسەکانی خۆت ببیتە ناو کۆمەلگا مەسەڵەن بۆ نمونە شێری شەوەی من ئێستا من باسی شێعرەکانی ئەو هاوڕایانەم ناکەم بەڵام شێری شەوەی من شێعرێکە کە وەختی خۆی بە بۆنەی ئاڵوگۆڕێکی سیاسی کە لە بزتنەوەی کوردایەتە هاتە بەرەوە من ئەو شێعرەم وتووە و ئەو شێعرە ئەنووسراوە خۆ وەختە نە ئینتەرنێت بوو نە هیچ بڵاوکراوەیە نە هیچ بڵێن گۆبارێک شێری منی چاپە کرد بەڵام دەست بەدەست ئەنووسراوە شار بە شار ئەیان گەڕان و حتا گەیشتە بۆ لای هێمن کە وەختە لە بەغدا بووە بەڵام بۆچی چونکە شەوە بە بەیانی شێعری باسی شتێکە کە لە دنیای واقعیا ڕوویدا بوو لە بزتنەوەی کوردەوات بە بڕوای من ئەم ڕۆڵە کە شێعر بوویەتی لە مێژووی ئەدەبی جیهانە مەسەن گۆتە فاوستی هەروە فاوست هەروایە فاوست سەرتاسەری شێعرە بەڵام مەسەڵەن فەرزکەن شێکسپیەریش زۆشتی هەیە بە شێعر بە سۆنێت بەوانە بەیانی کردووە زۆشتیشی هەیە وانێ بە پەخشانە من ئەوە بڵێم کە باڵادی شادی لە ڕوانگەی خۆمەوە هەنگاوی یەکەمە بۆ پرۆژەیەکی تۆزێک بەردەوامتر یا بەربڵاوتر ئەگەر مەجالم ببێ ئەگەر مەسەن ژیان و ئەنێرژی و هێز و وزە و ئەوانە مەجالم پێ بدا لەوانەیە ئەگە 20 ساڵی تیژ عمر بکەم بەقەی 20 ساڵ پرۆژەم هەیە بۆ نووسین بەڵام ئەمە یەکەم هەنگاوە مەشهورەڵەن یەکەم هەنگاو ئاسانترین کارە بڕاب کومانە وتە قرس بوو من پێم وایە یەکەم هەنگاو ئەگەر شتەکە جددی بێ یەکەم هەنگاوەکە قورسترە بەڵام وەک چۆن ئەگەر قورستە مەسا من لەوێ لە جێگەیەکە باسی حەبیبەکەم لە زوانی شاوەوە ئەڵێم ئەم ژنە وەختێک ئەچێ بەڕای قاچی دانێ قاچی زۆر بە محکەم دانێ ئەخە قات بە محکەم دانان لەوانەیەکێ بڵێ جاب حەبیبە چێ بەڕای چیە مەسەڵەن قاچی بە محکەم دابنیا بە محکەم داینێ بەڵام ئەگەر ژنێکی وەکو حەبیبە قاچی بە محکەم دابنێ معنایەوەیە ژیان وا ئەبینێ پێی وایە گەیشتۆتە منزڵی حەقەتی ژیانی بۆیە ئەوە پێی ئاوا قایم دانێ بەڵام بەرهەمی یەکەمیش بە بڕای من یەکەم هەنگاو هەروایە سەختە بۆ من وابوو لانیکە من ساڵێک خەریکی بەرهەمی شادی بووم باڵادی شادی بووم بەڵام ئەمە بەرهەمی ئەمە هەنگاوی یەکەممە کە دوای ئەمە چەند شتی ترم بەدەستەوەیە بە کوردی بە فارسی و بە ئینگلیسی کە بەشێکیشم هەر لە بەرهەمی لە باڵادی شادیا دەرم بڕیەوە یعنی نەم شاردۆتەوە بەڵام مەبەستمەوەیە بڵێم کە ئەم هەنگاوی یەکەمە بۆ من زۆر قورس بوو من باڵادی شادیم بەر لە شۆرشی ژینا دەست پێ کردبوو دوو بەشیشم بڵاو کردبوو بەڵام کە شۆرشی ژینا دەستی پێکرد هەستم کە ئەو شتێک کە من دامناوە بۆ باڵادی شادی بە کەڵکی شۆرشی ژینا نایە پلاتەکەم گۆڕی پلاتەکەم کرد بە شتێکی تر
ئەو جەغزە کە لە دیسکۆ کە دێنە دەرەوە بینی شاد و شادی دەست پێەکە ئەو جەغزە لە سپیرالەکە لە شوێنێکی تر کە شاد و شادی ئەچنە شاری سنەوە ئەچنە ناو تێکەڵی ئەو شۆڕشی ژینابن ئەو جەغزە ئەگاتەوە بە یەک لەواخا یعنی ئەم داستانە بەمعنەیەک سەروبنی یەک ئەگرێتەوە بەڵام بۆ ئەوەی کە سەروبنی یەک بگرێتەوە ئەبێت لە هەموو لاپەڕەکانیان ئەم ڕەوتە ببێ تۆ بتوانێت نیشان بدەیت کە ئەم شاد و شادیە کە تازە لە دیسکۆ هاتوونەتە دەرۆ خەریکە قسەکردنن هەر ئەمانن کە ئەتوانن دوایی بگەنەوە بەو کەسانەی کە لە سنە یا لە مەهاباد خەریکی ئەو تێکۆشانە مهمن لە شۆڕشی ژینە کافاتێح من خەریکە بەرەو کۆتایی ئینەکانە ڕۆم تا ئێستا و کەسانەی خوێندویانەتەوە باشترین کۆمنتێک یاخود ڕەخنەیەکە لێ گیرابێ بەدەست خۆت گەشت بێت چین زۆرترین شتێکە بە شێوەی پۆزیتیڤ باسییان کردو ئەوەیە کە هەمویانە لە نەمە شتێکی تازەیە ئەمە بەرهەمێکی تازەیە خودی خۆشت لەو کۆبوونەوەی یۆتۆوەریا هەروە دوت یعنی ئەم کلمەی تازە ئەمە بۆ من زۆر مهم بوو یعنی خوێنەر ئەحساسەکە لە ئەدەبی کوردیا بەرهەمێکی بە شێوەی تازە خەریکە خوێنێتەوە ئەم کەسانە کە باڵادی شادیان خوێندوێتەوە بەشێکی زۆریان ئەدەبیاتی کوردیان زۆر خوێندوێتەوە ئاشنان یایی فارسی یا مەسەن بەڵام بەڵێن ئەمە تازەیە ئیتا هەر کەسێک چمە بەستێکیە لە تازە تەبعاً جیاوازە بەڵام شتێکیش کە بۆ من باس کراوە کوشتی نگەتیڤ وێڵن ئەو فەرق و جیاوازیەی بینی خەڵک لە کوردستانە لەگەڵ خەڵکی مەسەلەن فارزبانی ئێران ئەوە بە باشی ڕوون نەکراوەتەوە تەبعاً من هیچ وەڵامێکم تا ئێستا بە من نەداوەتەوە چونکە من حەز ناکەم لەسەر فەیسبووکم جەدەلانە بکەم بەڵام من پێم وایە باڵادی شادێکە کەسێک بە دقت بخوێنێتەوە ئەو جیابوونەوەی کورد و فارس لە ئێرانە ئەوە ناکا بە مۆزە تۆری سەرەکی ئەو نییە نا ئەوە نییە چونکە لە تەجربەی خۆشمانە ئێمە ساڵی 1970 تا مەسەڵەن 7 ساڵ لە شۆڕشی پێشووی ئێرانە ئاگادار بووین کە چ کەسانێک چ ئینسانهایەکی خوێن شیرین کە زبانیان زبانی کوردی نەبوو لە شوێنەکانی تری ئێرانەوە ئەهاتن کە ئەگەشتن ناو ئێمە دوای 2 ڕۆژ و هیچ فەرقێکیان نەبوو لەگەڵ باقی ترمانە هەر بە زوانەکەی خۆشیان قسەیانە کرد بەڵام لە یەک تێگەیشتین گۆران شتێکی هەیە من گۆران و تۆ کرمانج حتمما دەبێتەوە هەردوو لە شوێن یەک ئاماز دوای ئەڵێت نە بە یەک ئەگەین نە لە یەک ئەگەین ئەو وەختەی کە گۆران ئەم شاریەوە تۆ لەوانەیە وابوو بێ بەڵام ئەو دۆرانەی کە من تاقیم کردوتەوە لە شۆڕشی ئێران بینی کورد و فارس ئەنێ ئەوانەی کە لەو شۆڕشا بەشدار بوون هەم لە یەک ئەگەیشتن هەم بە یەک ئەگەیشتن لەبەرەوە ئەوە لە باڵادی شادیە جێکی زۆری بۆ دانراوە بەڵام لە هەمان کاتدا باسی ئەوە کراوە کە ئەوەی پێڵێن کورد زبان ستەمێکی لێچووە لە توولی مەسەڵەن مێژوویەکی درێژە نەک مەسەڵەن بڵێ کۆماری ئیسلامی وای کردووە ڕژیمی شاژ وای کردووە ڕژیمی ڕەزا شاژ وای کردووە مەسەڵەن خەڵای دمدمی شەروایە یعنی مێژوویەکی توولانی هەیە کە خەڵکی کورد زبان لەلایەن حکوومەتەکانەوە چه حکوومەتی سەفەوی بوو بێت چه حکوومەتی عوسمانی بوو بێت چه قەجار بوو بێت چه دوای ڕەزاشا بوو بێت چه حەمە ڕەزاشا بوو بێت چه ڕژیمی ئیسلامی بوو بێت ئەم خەڵکە چەند ملیۆنیەی کورد لە کوردستانی ئێرانە و هەروەها لە کوردستانی عێراقیش و تورکیشە زوڵمێکیان لێ چووە کە ئەم زوڵمە ئیترە بێ لاچێ بەڵام کە باڵادی شادی ناڵێ وەک ئەوەی کە لە کوردستانی عێراق ڕوویداوە نا ڕخنە هەیە لەوەش ئەوە نەبوو یعنی ئەبوایە ئەو ئاڵوگۆڕە پێش بێت لەوێ بەڵام پێش نەهات یعنی شتێکی تر ئەنێتە بەردەم
هیوایەکی تر و بەرنامە و پرۆژەیەکی ترەنێتە بەردەم ئاڵوگۆڕەکانی کوردەواری لای ئێران بەڵام کەڵێن کوردەواری لای ئێران یا ژینا شۆرشی ژینا بمانای ئەوە نییە کە تەنیا مربوطە بە بەشی کورد زبانی ڕۆژاوای ئێران نا تەماشاکەی لە هەموو ئێرانە ئەڵعانوای وە لە شارە گەورەکانی ئێرانە عینەن ئەو شتە خەریکە ڕووەدا کە خەڵک لە شاری سنە و لە شاری مەهاباد ئەوانەیەکەن یعنی ئەو یەکبوونە زیاترە تا ئەو جیاوازیە بێژگە لەوە جیاوازی بینی کورد و فارس نییە جیاوازی بینی کوردە وەک کۆمەلگایەک لەگەڵ دەوڵەتی مرکزی تاران یا دەوڵەتی مرکزی مەسەلەن عێراق یا دەوڵەتی ئوردوغان و ئەو کابرای ترەوانەی پێشووترە یعنی دەوڵەتەکان فەرخانەیە لەگەڵ خەڵکەکان لەبەرەوە ئەو ئیرادەکە لە من گیراوە من جوابی ڕۆشنم بۆی هەیە بەڵام ڕەنگە ئیرادێکی سیاسی بوو بێ بەڵێ زیاتر ئیرادێکی سیاسی وەک لەوەی نەقدێکی ئەدەبی بێ آخر ئیرادی سیاسیش لە کتێبێکە کە وەکو باڵات ڕاستە ئەدەبیە بەڵام بەیان پەیامی سیاسی تایە وانەیە کە یەکێک بڵێ ئەمە ئەدەبیە کار بە سیاست نییە ئەمە نێنی من بە دروستە دانم ڕخنەی سیاسی بگیرێ لە باڵات هەنەک بە دروستێ دانم بەسم بە پێویستی زانم بە پێویستی زانم کە ڕخنەگرتن لە باڵاوی شادی ئەوەندە ڕاحەت و ڕێلاکس بێ کە منیش و خەڵکی تریش کە قەرارە بەرهەمی ئەدەبی و بەرهەمی هۆنەری دروست بکەن لە بەرچاویان بێ کە بێ ڕخنیان لێ بگیرێ و بێ گوێ بگرن لە ڕخنە و بێ مەجال بدەن بە ڕخنە ئەگەر مەجال بە ڕخنە نەدرێ معناوە ئەم شتانە کە ئەنووسرێ هەر کەسێ هەر شتێ نووسێ بە حکمی ئەوەی کە خۆی لەکوێیە ئەڵێ ئەم شتەی من ڕاستە ئەوانەی تر هەمووی ناڕاستن ئەمە شتێکی وا بە بڕای من هەر نییە و دوایش ئەگەر وەختەکەت تەوابێ من حەزەکەم باس ناوی تۆماجیش شارەی پێ بکەی کە لەم بەڵادی شادیان لەکوێ ناوی تۆماج هاتووە تۆماج فیگورێکی ڕاپەرێکی ئەلعان زۆر مهمە لە ئێرانە بەڵام تەبەن ناوی ژینا ئیتە شۆرشە بە ناوی ژیناوە هەیە وەنیە و لە باڵادی شادیان لە ئاخرا کە گەشێ و کەشە کە کچێکێ بێ ناوێنێن ژینا وەنیە بەڵام هەر لەوێ یعنی لەگەڵەوە شاکام کتێبەر 5 مانگ بەلەوەتر تەواو بووە بەڵام هەر لەوێ گەشێرە خۆزگە لەفە دوانە بووە خۆزگە دوانە بووە کوڕێک و کچێک بووە کە کچەکەمان ناوناژینا کوڕەکەشمان ناونایە تۆماج ئیمڕۆ لە ئێرانە یعنی مەسەڵان ئەمە حدودی مانگێکە زیاتر دەرکەوتووە کە تۆماج چ ڕۆڵێکی هەیە تۆماج وەکو ڕاپێر وەکو هونەرمەند و بە بڕا من لێرا دووبارە مەسەلەی شێعر دێتەوە بەر کە تۆماج ئاژیتاتۆرێکە بە شێعر و بە ڕاپ بەوەم قسەکانی خۆی بەیانەکە بەڵام قسەکانی ئەوەندە ڕۆشنن هەموو کەس لێ تێگا یعنی من ئەگەر بتوانم داوا بکەم لە ڕێبەرانی سیاسی بەتایبەت لەوانەی کە بەرحاڵ سۆسیالیستن و بەرژەوەندێکی سۆسیالیستیان لە بەرچاوە ئەگە بتوانم داوایان لێ بکەم کە چۆن قسە بکەن چۆن ئاژیتاسیۆن بکەن ئەڵم وەک تۆماجی بکەن ئەگەر ئەتوان وەک تۆماجی بکەن کافاتەجان من سەرجەمی تەما کتێبەکە لە بەردەسایە خەڵکە توانێ بیخوێنێتەوە مەبەست ئێمەش نەبوو دێتالی ناوڕۆکی چیرۆکەکە بجێڕینەوە بۆی زەوقی خەڵک بشێوێنین خەڵک باخۆی بیخوێنێتەوە و لەگەڵ پاڵەوانەکانە لەگەڵ شعرەکانە ئەحساسی شخصی خۆی دروستکات من پێم وایە کتێبێکی هەتا بڵێ جوانە هەتا بڵێ زمانێکی زمان جێگایەکی زۆر گەورەی تیا هەیە پامێکی زۆر ئینسانی زۆر سیاسی لە کەسێکەوە کە وەکوتم یەکێ لە دامەزرانی شعری تازەی کوردیە من مەراقێکی گەورەترم هەیە کە لە پێش کۆتایی هێنانی ئەم بەرنامەیە ئەمێ لەگەڵ جەنابتانە باسی کەمیشەوەیەکە بۆ بەشێکی زۆری خەڵکی کوردستانی عێراق و تەنانەت ئێرانیش گێڕانەوەی سەرگروشتەی بزوتنەوەی سێ کوچکەی ئەدەبی لە کوردستانی ئێرانە
لە زمانی خەڵکانی ترۆ بیسراون و کەسێک کە ماوە لە ناومانایە لە زمانی خۆیەوە کەمتر هاتوۆتە قسەکردن. من بەڵام تێمێکە بەرنامێکی زۆر درێژتر لەمە تایبەت بەو ئاڵوگۆڕە گرنگا دەبێت کە لە کوردستانی ئێرانە بووە باسکەین ئەو نەوع لە بێدەنگیش کە لە بەرامبەر چاوایە هەیە سوارە زیاتر باسی لێ دەکرێ علی حسێنیانی کەمتر چاوا هەر زۆر کەمتر لەوان کە هۆکاری تایبەتی خۆی هەیە حەزەکەم لە زمانی خۆتانەوە مێژوو چۆنێتی سەر هەڵدانی و بەشێ لەو یادەوەرانێک کە لەگەڵ سوارە و هاوار و ئەمانە هات بووە لەگەڵ بەش لە شاعرانی کۆنی ئەو زەمەنی خۆتانە وەکو ڕوونکردنەوەیەک بۆ ناساندنی زەمنێک کە گرنگێکی تایبەتی لە مێژوویە دەبی کوردیا هەیە. من لە دەرفەتێکی تراگەمەوە خزمەتتان و ئەم بەحسە بەنیازم کە لەگەڵ جەنابتانە بکەم کە تا ئێستا شکر 100 ساڵی تر بژیت لە ناومانای لە زمانی خۆت و ببیستین باشترە لە زمانی کەسی دوو سێوەمانە و وتیەوە بێ باشترە. من زۆر ئارزوی بیستنی ئەو مێژووەم هیوادارم دەرفەتێکی ترمان بۆ دروست بێت و گفتوگویەکی درێژتر لەسەر باسەش بکەین. هیوادارم بەڵام بۆ ئاگادایی خۆت و بینەران ئێستا من خەریکی نووسینی کتێبێکم بە ناوی نەرگسەڵان کە باسی ئەو شتەکەم ئەو ڕووداوە لە بدایەتی شەستەکانی تاریخی جەهانیە و پرسیارەکەی من ئەوەیە ئەڵێم خەریکم جوابی ئەو پرسیارە دەمەوە ئەڵێم چاوە خەڵکی مەریوانە سوارە خەڵکی بۆکانە علی حەسەنیانی خەڵکی مەهابادە چۆن ئەم بزوتنەوە لە تاران شکلی گرتووە دەمەوە دوانش ئەو شتێک کە تۆ باسەکەی ئەوە بەڕاستی جێی خاڵیە ینی من کە ئێستا مەجالم بۆ شانسم بووە ماوەم بەداخەوەوان جوانەمەرگ بوون هەردووکیان بەڵام منیش کە ماوەم هەوڵم داوە بمێنم خوانیە تەمەنیان نابێتە بە سەرسینێک و تەقدیمیان کردووە بمن بەڵام لەمە داشەر هەوڵە دەم و ئەلعان ئەو کتێبم بەدەستەوەیە هیوادارم زۆر نەبا مەسەن لە خلالی 3-4 مانگی کە دێت ئەو کتێبە بێتە دەرێت کتێبێک بە ناوی نەرگسەڵان کە شەرحی ئەو ماجرایە و دوایش ئەگەر تۆ زەحمەتێکی وا بکێشی تەبعاً من زۆر پێم خۆشە زۆر ئامادەم و ئەزانم کە تۆ خۆت شارەزای ئەم مەسلەی پێم وایە 25 ساڵ بەر لە ئێسش هەروە توێژێک لەگەڵ من کرد ئەو وەختە هەر لەسەر مەسەلەی سوارە بوو بەڵام ئێستا وەختی ئەوەیە بەتایبەت بۆ ئەم نەوەی تازە کە لە شۆشی ژینا هەن و بە بڕای من ئێستا ئاستی ئاشنایەتی ئەم نەسڵە بە زوانی کوردی و بە شعری کوردی هەر زۆر بەرزترە تا ئەو زمانەی کە ئێمە بووین ئەو زمانە زۆر کەم بوو بەداخەوە بەڵام ئێستا زۆر زیاد ماندوو نەبێ. من زۆر سپاس کە ئێوارەی لەگەڵمان بوویت پێخۆشحاڵم لە دەرفەتێشترا یەکتری بینەوە ئێوارەتان شاد ئێوارەیەوە شاد سەر چاوم سپاس.